پارە و بەتانی و نەوت ئەم سیانە زۆر سەرەکین بۆوان. ئەمڕۆ دووەم ڕۆژێ و کەمپینەیە کە لەلایەن ڕۆژنامەنووسان و پەیامنەرانی قەزای خورماتۆوە دانراوە دیارە لە کەمپینەکەدا جگە لە پارە و ئازوقە و بابەتانە ئەمڕۆ لەلایەن چەند وڵاتیە و کۆڕۆشتن بەسەر وەکیلەکانی قەزای خورماتۆ گەڕاون ئەوانەی کە لە بەشی سوتەمەنین بڕی زیاتر لە 3000 لتر نەوتیان هێناوە لێرەدایەنەوە ڕێژەکەت لە زیادبووندایە بۆی ئامادەکە لە دوڕۆژی داهاتوودا بگێنە زیان لێکەوتوانی قەزای چەمچەماڵ. من دەچمە لای ئەو هاوڵاتیانێکەوە ڕۆشتون لە دوێنێەوە وەکیل بۆ وەکیل گەڕاون ئەو نەوتانیان کۆ کردەوە. سڵاو لێبێ ئێوە چی وای لەتانکەوە ڕۆشتون ئەو نەوتانەتان هێناون دوێنە شەو ستفاسیام سەی هینەکەی وەم کرد بەرنامەکەی وەم کرد کەمپینەکەی وەم کرد ترەسیان بۆ نوێژ قەنەعەتان کە هەتا 5 بەیانی خەوم لێ نەکەفت. ئەو خەڵکەم بینی ئەو براو خوشکە و کەسەکانمان بینی لە چەمچەماڵ تا بەیانی بنە تا 5 بەیانی ناوجێ هاتم و ڕێمە خەوم لێ نەکەفتە قەنەعەتە تەلەفۆنم بۆ وەکیلەکان دروستکردماتۆ کرد وە کوردەوە عارەبەوە تورکمانەوە کشتیان وتیانە چیش جگە لەوەش پاریانش داوە جگە لەوەش پاریان داوە کش وەکیلێ 100 لتر نفتی داوە زیاتر لە 4000 لتر نفتیان داوە ئەوە 30,000 وە جیرکانەوە دیری بەس سیارە و جیرکان بنێرێتر باس پارەمارە نەکەی وە شەردێ بەرمیلێ 170,000 ناریسە لە هەرێمی کوردستان گشتی لە حساب خۆیان حسیان نیە این ماڵ خۆیان داوە بەخوا من خۆم 200 لتر مێ وەک هاوڵاتی حسەمێ خۆمان لە بەنزیخانەکە دەوام مەکەم بە ئەڵڵا بۆ ماڵ خۆم جێم نێژرێک 200 لترەکەم ئاوردەوە تا موجودە حتا ناو خۆم ژاوە جیرکانەکانە بۆ معلومات بۆی بزە لە خۆمە دەست پێ بکەم کە من مبادەرەکەمە بێ لە خۆمە دەست پێ بکەم. ئەوەش کاک یاسینە نوێنەر گشت وەکیلەکان دروستکردماتوە لە کوردە لە عارەب لە بڕوا بکە تەلەفۆنم بۆ کامێکردەوە تورکمانیوتی ئالی وەڕۆسن و عارەبێژە ئاشتی دەک وانێ خۆماڵێ وڵای شتێ باش خوا جزای خیامەت داتوە ئەیترێمە دەوڵەمەنەکانمانە لەکوێ مەتعەمەکانمانە لەکوێ دوکاندارەکانمانە لەکوێ کاکە هەممەت هێ بکەن ئەمە بۆ ئەو دنیاە ئەمە انتخاباتە نەبۆ کەسایەتیە نەبۆ کەسە ئەمە بۆ ئەو دنیاتانە ئەو دنیای خۆتان بسێنن ڕەحمەتتان لێبێ ڕەحمەتتان لێ چاو وەکیلەکان دەست و چایە ماچەکەم وەکیلەکان من وەتەینایچم پێ ناکری ئەگە من خەڵک دەگەڵ منێت دەگەنجین 6 نەفەریان بەس پۆلیسین ڕاتممانش بەقایە بەخواوە میوانیش نەڕێمە بۆ چەمچەماڵ بەس لە ئاستی دڵمەوە بەس ئێم پیانەتێ وەڵڵاوەبی لەوەتی لە ئەو زروفە ئەوان کەفتنە ئێمە دەیان کە ڕەدیمان لە 91 دیمان لە 16 ئۆکتۆبەر بیمان کاکە ئەمە ئینسانیە جانیبێکی ئینسانیە تردەستی ئەوش خۆشبی ئەوەش دەرەجەیە کرد لەم کۆمەکە کە ڕاگەاندنی دەورە سەرەکیە بینێ لەم کۆمەکە دەستان خۆش و ماڵتانەوە دەست خۆش بێت. منەوێ بە کورتی بچمە لای یەکێک لە وەکیلانێکەوە ئەوش ئەو شێوەی ئەو ئەندامانەی کە لە کەمپینەکەدا ناتوتە ڕێزی کەمپینەکە و هاوکاری بۆ زیانی کۆتوان چەمچەماڵ کۆکات دۆسڵاو لێبێت و چی وای لێک وەکیلێک هاتوتە ڕێزی کەمپینەوە. وەڵای ئێمە ساڵیان پێمان گوت یا خەڵک چەمچەماڵ دوێنێ شەو پێرە شەو لەعنیوە تەڕی وە قوڕوو وە هینەکەەوە کاک محەممەد پۆلیسە و شورتەیە لە دروستکردمات و تەلەفۆنی مایکوتی و هین وەکیلەکان دابین بکەن و تەلەفۆنمان کردیان و الحەمدلله گشتیان مساعدەیان کرد و ئەم نەفتەمان خڕ کرد و لە زیاد 4000 لترە بۆ خەڵکی چەمچەماڵ. واتە بەردەوامی سەر لە کۆکردنەوە ئینشەڵا بەردەوامی تا چەند ڕۆژێک نەفقڕەکەی نوێی نێرین بۆیان ئینشەڵا. دەست خۆش بێت دەست خۆش بێت. منەمەوێ باسەوە بکەم چیتەیە جگە لەوەش پارەمان خڕ کردە بەتانیمان خڕ کردە ئەوانێشمانەتەوە بۆ دوای نوێژ ئیشا لەبەر فریان نەکەوتین خەڵکێگەیم ڕۆڕێ بۆ جامیە ئەوەمان شخڕ کردەوەسە لەگەڵ مەسول کەمپینەکەی مەلاکرامش قسەمان پارە و بەتانی و نەوت ئەم سیانە زۆر سەرەکین بۆوان دەستی ئەوش خۆش بێت دەست خۆش بێت. منەوێ باسیەوە کە ئەمڕۆ هەینی بەڕێوەبەری ئەوقافی خورماتوو لەسەر داوای ئێمە داوای لە سەرجە مزگەوتەکانی قەزای خورماتوو کرد کە بە مکەبەراواری کرد کە لە سەرجە مزگەوتەکانی قەزای خورماتوو پارە کۆکرایەوە بۆ زیان لێکەوتوانی قەزاکە و ئەم کەمپینە بەردەوامەوە تاکو سبەینێ شەمەش تا سبەینێ شەو کاتژمێر 11 بەردەوامەوێت لە دوو سبەینەوە سەرجەم ئەو کەلوپەلانەیە خودستەمەنی و پارەوانە کۆکراوەتەوە دەنێرێت بۆ زیان لێکەوتوانی قەزای چەمچەماڵ.